لەوانەی پێشوو قسەکردن لەسەر ئەوە بوو، باسەکە لەسەر ئەوە بوو باشە کەسێک ئەگەر بیەوێ ستەم نەکا پێویستی بەچیە. سوکراتیش دەڵێ بۆ ئەوەی ستەم نەکا دەبێ پیاوی دەوڵەت بێ و دەسەڵاتی هەبێت. کالیکلیسی ژەمەی زۆر بەدڵە لە کاتێکە یعنی تۆ بۆەوەی ستەمت لێ نەکرێ عەلا ئەساس پێویستت بە هێزێکەیە بۆی بەرگری بکەیت تاوەکو ستەمت لێ نەکرێ. ئەم دەڵێ بۆەوەی کەسێک ستەم نەکا پێویستی بە چییە؟ ئەڵێ پێویستە بێ دەسەڵاتێکی هەبێت. جا بۆ دەستخستنی ئەم دەسەڵاتە گۆرگیاز باسی ئەوە دەکات تۆ ئێستا ئینسان بە تاک خۆی تەنیا تاکێکە و هیچ هێزێکی نییە، دەسەڵاتێکی وای نییە، ینی دایمە دەسەڵاتی کۆیەکە، ینی کۆمەڵێک پێکەوە کۆ دەبنەوە ئەو شتانەی کە هەیەە ئیتر هێزی جەستەیی بێت و هێزی مادی بێت، هەموو ئەمە بەکاردێنرێن لە پێناو یەکێکیانە. ئەو کاتە هێزێکەیە کە هێزی کۆمەڵێکە سەنەک یەک کەس، لەبەرەوە یەک کەس خۆی تەنیا هێزێکی ئاوای نابێ. بۆەوەی ئەو هێزە دەستخا دەبێت چی بکە؟ دەبێ بچێتە ناو گروپێکەوە. جا لێرە ئەو دەڵێ دەبێ بێتە هاوڕێی کەسێکی ستەمکار، کەسێکە دەسەڵاتی لە دەسایە. خۆی دەسەڵات چییە؟ فەرزەن کەسێک دەبێتە دەسەڵاتدار، ئەمە لە کێوە دەبێتە دەسەڵاتدار؟ خۆی دەسەڵاتی نییە وەک خۆی وەکو شەخسی، لەوێ دەسەڵات پێیا دەکات کە ئەوانی تر هێزی خۆیان ئەو دەکەنە وەکیلی بەکارهێنانی ئەو هێزەی کە هەیەە و ئەو لە جیاتی ئەوان هێزی هەمووان بەکاردێنێت. بۆ نمونە ئەگەر جەنگێک ڕوو بدا، ئەم لە جیاتی هەموویان بڕیار دەدا کە هەموویان ئەو هێزەی هەیەە ئامادەیکەن بۆ ئەو جەنگە. ئەوانە خۆی کەسی تاکە کەس خۆی تەنیا چی نییە؟ خاوەنی هێزێکی وانە. کەواتە بۆەوەی ئەمە ببینە خاوەنی هێزێکی لەو بابەتە دەبێ بچینە پاڵ شەخصێک، یا ببینە هاوڕێی کەسێکی ستەمکار خاوەن دەسەڵات، یا بچینە بۆ نمونە ناو خێڵێکەوە و ئەو خێڵە وەکو دانەیەکی ناو خۆی قوبوڵمان بکات، یا بچینە ناو هەر گروپێکی ترەوە کە گروپێکە هێزێکی هەیە و ئێمەش بچینە ناو ئەو گروپە. بەس بۆەوەی بچینە ناو ئەو گروپە دەبێت چی ڕووبدا؟ دەبێت ئێمە لەگەڵ ئەو گروپە کەسەکانی ناو ئەو گروپە وەکو یەکمان لێبێت. لێرەوەیە دەڵێ حەکیمەکان وتویانە هاوڕێینەکان باشی ناوڕێتیەوەیە کە کەسەکان ئەو کەسانە لە یەکتر بچن، ینی بۆ ئەوەی دوو کەس هاوڕێ بن دەبێت لە یەکتر بچن. کەواتە بۆ ئەوەی ئێمە هێزێک دەستخەین دەبێت چی بکەین؟ دەبێت ئێمە لەوە بچین کە هێزی هەیە. ئەوەش کە هێزی هەیە ستەم دەکا، کەواتە ئێمەش دەبێت چی بکەین؟ دەبێت ستەم بکەین، چونکە ئەو کاتە هێزی ئێمە و هێزی ئەو تەماهی دەکات، دەبێتەوە یەک هێز و ئەو هێزە بە وەکالەت ئەو بەکاری دێنی. ئەگەر هاتو ئەوەی کە لە بەرگریکردنی منە بە باشی نەزانی بەکاری بێنە، بەدلی نەبوو بەکاری نایێنێ. کەواتە بۆەوەی بەکاری بێنێ دەبێت چی بێت؟ دەبێت ئەو شتەی من دەیکەم هەماهنگ بێتەوە، یەک بگرێتەوە لەگەڵ ئەو شتەی کە ئەو دەیەوێت. لێرەوەیە دەڵێت دەبێت تۆ ئەو چیویست تۆش ئەوەت بوێ، حەزی بە چی کرد حەزت لەوە بێ، ڕقی لە چی بوو ڕقت لەوە بێت، و تۆ ئاوانەبی ئەو کاتە چی نابێت؟ ئەو کاتە ئەو هێزت نابێت. بەڵام کە ئاوا بوویت تۆ ڕۆشتی بۆ ئەوەی هێزێک دەستخەی بۆ ئەوەی بەرگری لە خۆت بکەی ستەمت لێ نەکرێت. تاوان لێرە سوکرات دەڵێ بۆ ئەوەی ستەم نەکەیت، بەین دەڵێ کالیکلیس پێویستت بە هێزە. تاوان خۆی لە ڕاستیا بۆ ئەوەی خەڵکێک هێزێکی دەوێت وا بیر دەکاتەوە کە بۆ ئەوەی دەوێت کە ستەمی لێ نەکرێت. بەڵام لێرە کە تۆ مێزە دەست دەخەی بۆ ئەوەی ستەمت لێ نەکرێت، لە عینی کاتا تۆ دەبیتە خاوەنی هێزێک
کە بە ناچاری دەبێ ستەم بکەیت. یانی چۆن بە ناچاری دەبێ ستەم بکەیت؟ بۆ نمونە تۆ چوویتە ناو خێڵێکەوە، ئەم خێڵە تۆ شتێکت بەسەردێ هەر هەمویان لەسەر تۆ ئامادەن خۆیان بدەن بە کوشت بۆ پاراستنی مەسلحەتێکی تۆ. بەڵام لە هەمان کاتێک ئەم خێڵە دێتە عەدا لە خێڵێکی تر دەکات، دەبێت تۆ چی بکەیت؟ دەبێت لەگەڵ ئەوا بیت، دەبێت تۆش لەگەڵ ئەوا تەعەدا لەوی تر بکەیت. کەواتە هیچ زەمانێک نییە بۆ ئەوەی کە من ئەگەر سوودم لەو هێزە بینی لە عینی کاتا نەکەومە شوێنێکەوە کە ستەم بکەم، یعنی نەکەومە ئەو شوێنە. بۆچی؟ چونکە ئەوەی کە خاوەنی هێزەکەیە ئەگەر لە شوێنە کاستەمی کرد دەبێ منیش هێزی خۆمی بدەمێ و لەگەڵ یابم تا ئەستەمەکەی بکات. ئەگەر هاتوو من لەگەڵ یانەبووم ئەو کاتە ئەویش لەگەڵمان نابێت لە شوێنێکە ئەگەر ستەمم لێکرا. کەواتە لێرە تۆ تەنا ئەو هێزە دەتوانی بۆ مەساڵحەکانی خۆت بەکاری بێنی، بەڵام بۆ ئەوەی زوڵم لە بەرامبەرەکانت نەکەیت و ستەمیان لێ نەکەیت، ئەو هێزە نەکات تۆ ناتوانی اختیاری، یعنی وەکو بڵێ ناتوانی وابی کە ستەم نەکەی، تەنانەت ناتوانی بەکاری بێنی بۆ ئەوەی ستەم نەکرێت لە یەکێکی تر، بەڵکو ناچارت دەکات تۆ چی بکەیت؟ تۆ لەگەڵ ئەوانە ستەم لە یەکێکی تر بکەیت. لەبەر ئەوە کاتێ لێرەوە تۆ ئەم هێزە بەدەست دێنی بۆ ئەوەی ستەمت لێ نەکرێت لە لایەکی ترەوە ناچار دەبی بەوەی کە هێزی خۆت بدەی بخەیتە پاڵ ئەو هێزەی کە ستەم دەکا و تۆش بەشداری بکەی لەو ستەمەی کە ئەو هێزە دەیکە. تەمان عادەتی دەمارگیری عەسەبیەتی خێڵێکی ئاوایە، یعنی دەمارگیری خێڵێکی ئەوە ناخوا کە تۆ زوڵم دەکەی یا نایکەیت. ئەوە گرنگە تۆ لەگەڵ خێڵەکە تابی، ئەگەر زاڵمیش بێ، ئەگەر ستەمکار بێ یا ستەم لێکراو بێ لەگەڵ یابیت، یعنی ئەگەر ستەمی کرد لەگەڵ یا ستەم بکەی، ئەگەر ستەمی لێکرا یعنی تۆش لەگەڵ ئەوە قبوڵی ستەمەکە بکەیت وە پشتی تێ نەکەیت، یعنی لە کاتی ئەوەی کە ستەم دەکاتەوە لەگەڵ یابی وەڵام ستەمی لێکرا جێ بێڵی، یعنی لە هەموو کاتێکا تۆ دەبێ وەفات بۆ کێ هەبێت؟ بۆ خێڵەکە دەبێت. تەبەن لەو شوێنە کە لە هەردوو حاڵەتەکە ئەگەر ستەم بکە یا ستەمی لێ بکری. جا لێرە ئەم هێزە کوێرە کە هێزێکی دەمارگیرانەیە، ئەم هێزە هیچ زەمانێکی تیا نییە کە تووشی ئەوەت نەکا ستەم بکەیت. تەمەەن لای سکراتیش ئەوەی ستەم بکە ئەوە حاڵی خراپترە لەوەی کە ستەمی لێ دەکەیت. جا ئەمە خۆی ئەگەر بە جۆرێکی تر باسی کەینەوەیە، هیچ گروپێک، چونکە هەموو گروپێک سیستەمێک دەیبا بەرەوە، سیستەمێکەیە بۆ ئەو پەیوەندیانە ڕێک دەخات کە ئەو تاکانە لەو گروپا کۆ دەکاتەوە. یعنی کاتێک کە تۆ دەتوانی ئەو حقوقانە دەبێ کە ئەو سیستەمە دەیدا بە تاکەکانی خۆی، ئەگەر هات و تۆ شەڵگری هەمان سیستەمی، یعنی ئەو سیستەمە چی دەخوازێ ئەبێت و نابێتەکانی چین تۆ ئەوە جێبەجێکەی، وەکو چۆن تاکێک لەو تاکەکانی ئەو گروپە جێبەجێ دەکات. هەر گروپێک لەو گروپانە کاتێک کە تۆ تایانە لە ناو گروپا مەقبولی و ئەو گروپە دەسەڵاتی خۆی دەدا بە تۆ و بەرگریت لێ دەکا، ئەگەر هات و تۆ سیستەمەکەت قبول کردبێ، یعنی سیستەمی ئەبێت و نابێتەکانی، ئەو سیستەمەی کە پێت دەڵێ ئەبێت لە بەرامبەر فلانە شتا وا بکەیت و نابێت لە بەرامبەر فلانە شتا وا بکەیت. کاتێک ئەم سیستەمە دامەزرا، ئەو کاتە تۆ ئەو شتانە دەکەی کە هەر تاکێک لەو تاکانە دەیکات. بۆ نمونە لە ناو خێڵەکە هەر تاکێکی ئەو خێڵە شتێک لە لای مقەدەسە، شتێک لە لای خراپە، شتێک لە لای حرامە، شتێک لە لای حەڵاڵە، ئەمە هەمووی لە ناو هەر تاکێک لەو تاکانە ئەم سیستەمە ئەم شتانەی تەحدید کردووە. کاتێک ئەم سیستەمە لە ناو کەسەکە دامەزرا، ئەو کاتە ئەو سایکۆلۆژیا گشتیە ئەم کەسە قبول دەکات، و ئەو سایکۆلۆژیا گشتیە کاتێک ئەم کەسە شتێکی بەسەردێ لەگەڵ ئەوە کە بەسەری دێ دەوروژێ، ئەو سایکۆلۆژیایە ئیشی خۆی دەکات، تووڕە دەبێ،
و هین دەکات وەکو بڵێ دەکەوێتەوە حاڵەتەوە کە بەرگری لە شتەکانی ئەو کەسەیە بەرگری لە خۆی بکات. بەڵام ئەگەر بێت و ئەم تەماهیە ڕووی نەدابێت ئەو کاتە ینی پەیوەندیەکە پەیوەندێکی تند نابێت. بەڵام بۆ ئەوەی ئەمەش ڕوو بدا ئێمە پێویستمان بە چییە؟ ئالێرا دەبێ ئەو سیستەمە هەرچی کرد ئێمەوە بکەین، یانی ئەو کاتە بەپێی ئێمە چی حەقە و چی ناحەقە ناجوڵێنەوە، ئێمە ستەم دەکەین یا ستەم ناکەین بەپێەوە ناجوڵێنەوە، بەپێەوە دەجوڵێنەوە سیستەمەکە داوای دەکات ئەگەر ستەمکردن بێ یا هەر شتێکی تر بێ، یعنی ئەگەر ڕاست بێت ئەگەر حەق بێ یا ئەگەر ناحەق بێ ئێمە دەبێت ئەوەی سیستەمەکە وتی جێبەجێ بکەین. بۆ نمونە لەناو کۆمەلگایە سیستەمی و کۆمەلگایە کۆمەڵەش دێ داوات لێ دەکات تۆ سوور دەزانی ئەم شتانە غەڵەتن، بەڵام دەبێ دەیکەیت. بۆچی؟ چونکە ئەگەر نەیکەیت و کۆمەلگایە فرە دەداتە دەرەوەی خۆی، ئەو مافانت ناداتێک کە هەن و کۆمەلگاکە وەکو دوژمنێک سەیرت دەکات دەتکاتە بە غەیری خۆی، یان وەکو غەیرێک دەتخاتە بەرامبەر خۆی. جا بۆ ئەوەی کۆمەلگا ڕازی بێت دەبێت چی بکەیت؟ دەبێت ئەبێت و نابێتەکانی جێبەجێکە، ینی دەبێت چی بکەیت؟ دەبێت وەک ئەوە بی وەک هەر یەک لەو تاکانە بی کە ئەو کۆمەلگایە کە بە پێی سیستەمی ئەو کۆمەلگایە دەچن بەڕێوە. تەمانی شتێکی تر لە گفتوگۆکە هەیە، ئەویشەوەیە لەبارەی ئەو دەڵێ وتاربێژی تۆ سکرات لەبەرەوەی وتاربێژنیت و وتاربێژی شتێکی چاکە و تۆ خەریکی ئەمەیت فەلسەفەیە لە محکەمەکانە فریاد ناکەوێت. لە کاتێکا تۆ مودەدی هەر کەسێک لە ناو کۆمەلگایە بە تۆمەتێک تۆمەتبارت کاوڕات کێشێتە بەردەم محکەمە، ئەو کاتە تۆ تەنانەت زمانی قسەکردنت نییە، زمانی ئەوەت نییە کە نەدیفاع بتوانانی لە خۆت بکەی، نەدیفاع لە تەنانەت کەسە نزیکەکانی خۆت بکەیت. لەبەرەوە کەسێکی ئاوا دەتوانێت ئەسەن تۆمەتەکە لەسەر ساکاتەوە و بە خراپترین دەردت بباتیانی دەتوانێت لە ڕێگەی هەر تۆمەتەکەەوە غەرامەت بکە و مڵک و ماڵێکی زۆرت بە تاڵان بەرێ، لە کاتێکا ئەسلیشی نەبێ و دەتوانێت محکەمە قەنەعەت پێ بێنێ کە شتە ئاوایە. تاوان سوکراتیش دەڵێت ئەو پەڕەکەی چییە؟ ینی کە ئەم شتە بیکە وتاربێژی بیکە بۆمان ئەوەیە کە ئێمە لە دادگاکانە ئەگەر تۆمەتباریان کردین بە تۆمەتێک و تۆمەتەکە تۆمەتبارکەرەکە توانی تۆمەتەکەی ساخکاتەوە بەوەی کە سزاکەی ئێمە بگەێنە بەوەی کە سزای مەرگ بێ، ئەو پەڕەکەی ئەوەیە کە ئێمە لەناو دەچین نەک مڵک و شتەکانمان، یعنی ئەو پەڕی ئەوەی کە وتاربێژی ڕزگارمانکار ڕزگارکردنی ذاتی خۆمانە، ئەمە ئیتر هەموو ئیشەکانی وتاربێژیە. ئەویش لەبارەی ئەوە دەڵێ باشە ئینسان بۆ ئەوە لێرە هەیە زامنی ژیانێکی درێژ بکە، یعنی ئێمە دەبێت لە ژیانە سەرقاڵ بین بەوەوە چۆن تەمەنمان زیاتر بکەین، یعنی چۆن خۆمان لە مردن بپارێزین بۆ ئەوەی زیاتر بژین، یا شتێکی ترە، یا ئەو تەمەنەی کە هەمانە دەبێت تایە چاک بین، یعنی لەو تەمەنات دەبێت شتێک بکەین، ئەوەی کە دەیکەین ئێمە تەمەنەکەمان بۆ چییە؟ ئێمە تەمەنمان دەبێت تا شتێکی تیا بکەین. ئەگەر ئامانجەکە بوویە ئەوەی کار تەمەنەکە خۆی بوویە ئامانج، ئەو کاتە تەمەنەکە خۆی هیچ مانای نییە. بۆچی؟ چونکە تۆ هەر زامنی ژیانی خۆت بکەی مردن هەر لە بەردەمتایە، ینی شتێک مردن لە ڕاستیا ڕزگاربوون لێ نییە. ئەوەی کە لە محکەمە فەرەزەن لە ئیعدام دەردەچێت ئەمە لە ڕاستیا لە مردن دەرنەچووە، ئەمە کاتی مردنەکەی تەرجیل کراوە، یعنی ئەمە تەنها تەرجیلکردنی مردنە نەک ئەوەیە کە لە مردن ڕزگاری بووە. ئێمە دەڵێن لە مردن ڕزگاری بووە، بەس کەس لە مردن ڕزگاری نابێت. ئەوە لە چی؟ ینی تەخیر دەبێت، مردنەکەی تەجیل دەکرێت، دوا دەخرێت، ئەمە تەنها ئەوەندە دەکات کە مردنەکە دوا بخرێت و دەشکریە، ینی دوا بخرێت بۆ لە حەزەیەکی زۆر کەمە و کاتێک کە هەر لە بڕیاری ئادامەکەی لە سێدارەدانەکەی هەڵدەوەشێتەوە هاتە دەرە سارێ لێدا بمرێت، دەکرێت هاتە دەرێ هەر شتێکی تر ڕوو بدام کەسە
تیاچێت دەکری ئاسان بەر لەوەی کە دادگا بڕیاری ئەوە بدا کە سزاکەی لەسەر هەڵدەگرێ ینی بڕیاری داوە بڕیارەکە بخوێنێتەوە پێ بگا دەکرێت لەو بەینا ببرێت منەکەی تاجیل نەکەی لەبەرەوە گومانی شەیە لەوەی کە فعلەن ئەوە تەنانەت ینی دەرباسکردنی کەسەکەش بێت لە مردن لەبەرەوە مەوزوعەکە مەوزوعی مردن و تاجیلکردنی مردن لە ڕاستیا دایسکرات مەوزوعێکی گرنگ نییە ئەوەی ئەسلی مەوزوعە ئەوەیە کە ئێمە هەتا هەین هەتا لە ژیانای دەبێت چی بکەین ئەوەی کە دەیکەین معنای مردن لە لامان دەگۆڕێت ینی ئەوەی لە ژیانە دەیکەین وا دەکات کە مردن ینی ژیان بە نسبەت مردنەوە بەهاکەی بگۆڕێت ینی ژیان لەوێوە قیمەتی بەها پەیا دەکات کە من شتێکەیە تایە دەیکەم کە ئەو شتەم تایە کرد ئەو کاتە مردن ئەو شتە مەترسیدارە نامێنێ ئەو معناکەی دەگۆڕێت ئەو کاتە ئەسڵەن لەوانەیە لە شوێنەکە مردن تۆ خۆت بەخۆشی خۆت نەک بەخۆشیەوە داوای مردن بکەیت ینی کەستەکەی ئەوەی کە دەبوایە بیکەی کردوتە ئیتر دوای ئەوە شتێک نییە بیکەیت ینی دوای ئەوە پێویست بە ژیان نیە ینی خۆت داوای مردن بکەیت ئەمە گۆڕینی فەلسەفەی ژیان ئەگەر ژیان ئاوا بێ ئێمە هەوڵ بدەین بۆ ئەوەی ساڵێ زیاتر بژین ینی فەرزەن کەسێک نەخۆش دەکەوێت نەخۆشیەکەی ئاوایە کە ئەم کەسە دەمرێ بە کۆمەڵێ شت تەمەنی دەڵێن ساڵێک درێژ دەکەنەوە یا ڕای دەگرن یانی بە مردووی ڕای دەگرن لە ڕاستیە ئەمە ینی چ معنایەکی تایە ینی ئێمە نایەڵین مردن بە شێوەیەکی تەنانەت تەبیعیش ڕوو بدە بۆچی چونکە ئەوەی لە ژیانە کردومانە ئەوە وای لێ کردوین وا بیرکەینەوە لە مردن ینی دایمە ئێمە هەست دەکەین شتانەگەیە پێی نەگەیشتون بۆیە حەز ناکەین بمرین هەست دەکەین شتانەگەیە کە دەیکەین بۆیە حەز ناکەین بمرین ئەوە ناگەر ئێمە بزانین 1000 ساڵ دەژین بەڵام ژیانمان هەر ئەم تکرارەیە ینی هیچ ڕوو نادا ئەو کاتە ژیان چ معنایەکیە ینی ئەو کاتە لە ڕاستیان مردن دەبێتە پێویستیەک چونکە خۆی ئەم دووپاتکردنەوەیە هەر خۆی چیە ئیتر معنا نامێنێ لە ژیانکردنا چونکە ئەمە تۆ دەزانی ئەماشت دەبینیتەوە ئەی تۆ ژیانت بۆ چییە ینی تەمەنێکی درێژترت بۆ چییە بۆ ئەوەتە کە شتێکەیە بیکەیت ئەی کێ لە مردن دەترسی ئەوەی کە ئەو شتەی کە دەبێت بیکانێ کردووە کە تۆ ئەو شتەی کە دەبێت بیکەی کردت ئەو کاتە ڕێک پێچەوانە دەبێتەوە لە جاتی ئەوەی ینی لە مردن ڕاکەیت ینی مردن وەک ڕووداوێک لە ڕووداوەکان دەبینی وەک بەشێک لە حکایەتەکە دەیبینی بەشێک لە حکایەتی بوونت ئەمە ینی ئەو کێشەیە دروست دەکا و کالی کلیس لەوێەوە بیر دەکاتەوە کە من تەمەنێکی زیاتری زامن کەم بۆ خۆ لە کاتێکا ئەسڵەن زامنکردنی تەمەنێکی زیاتر هەر ئەسڵەن وجودی نییە ینی کەس ناتوانێت و زانستیش ناتوانێت زامنی تەمەنێکی زیاتر بۆ ئێمە بکایانی پزیشکەکانیش ناتوانن تەنان لە کاتێکا کە نەخۆشێک لە بەردەستیان نایە زامنی ئەوە بکەن نەرێ ئەم نەخۆشە دەمێنێ یا نامێنێ ینی دایما ئەگەریەوە دێڵنەوە کە ئەم نەخۆشە دەکرێت نەمێنێ چونکە هەندێشت دەیە ڕوو دەدا دەکرێت لە ڕووداوانە و نەخۆشە کۆتایی پێبێ ئەو بەژیانی بێت دوای ئەوە دێت باسیەوە دەکا ئەڵێ ئەو هونەرێک کە تۆ باسی دەکەی وتاربێژی ینی لەوێەوە تۆ ئاوا بەشان و باڵیا هەڵدەدەیت و هەست دەکەی شتێکی زۆر زۆر گرنگە و لەوێەوە کە ئێمە لە مردن ڕزگار دەکا ئەی باشە شتی تریشەیە زۆر زۆر ئێمە بەکەم سەیری دەکەین و لە مردن ڕزگارمان دەکات ئەگەر وا بێ ئەمە لەبەر ئەوەی کە لە مردن ڕزگارمان دەکات گرنگە ئەی باشە بۆچی ئەوانی تر گرنگ نەبن بۆ نمونە مەلەوانێک کەسێک دەکەوێتە ناو ئەوەوە دەتوانێت چی بکە بەو هونەری
مەلەوانیە دەتوانێت ئەو کەسە لە مردن ڕزگارکە. باشە ئەم مەلەوانە ئەو کەسە لە مردن ڕزگار دەکات بۆچی ینی شتێکی کەم بێ ئەگەر بێت و معنای ئیشەکەی تۆ لەوە بێ کە کەسێک لە سێدارە دەردێنی لە مەحکەمەکانە دەردێنی. وەشتی تر زۆر دێنێتەوە دەڵێ ئێمە کاتێک لا کەنارێکەوە لە شوێنەکەەوە سەفەر دەکەین بە کەشتی بۆ شوێنێکی تر، ئەو کەشتیانەی کە دەبانپەڕێنەوە خاوەن کەشتێکە کە دەمانپەڕێنێتەوە هەر خۆمان ماڵ و مڵکەکەمان ڕزگار خۆمان ڕزگار ناکا، ماڵ و منداڵ و مڵکەکەشمان ڕزگار دەکات کە لە ناو کەشتێکایە. لەو مردنە ڕزگارمان دەکات کە لە دەریاکە دەکرێت تووشمان بێت. ئەڵێ باشە هونەری دەریاوانی وەکو ئەویش لە مردن ڕزگارمان دەکات. باشە بۆ دەبێ ئەو هیچ بێ هیچ معنایەکی نەبێ کابرای دەریاوان هیچ ینی ئەمە گرنگ نەبێ لە لای، بەڵام ئەمەی تۆ دێڵێ هونەری وتاربێژی و ئەوەنە گرنگە و وەکەوەی کە تۆ باسی دەکەی ئەگەر بێت و مۆزوعەکە ڕزگارکردنی ئێمە بێ لە مردن. تەمەەن دێوین شتی تریش دێنێتەوە دەڵێ ئەمانە شەیە فەرەزەن ئێمە لە نەک کاکە کەسێک سوپاس سالارێک یەک شار لە مردن ڕزگار دەکات، ماڵ و ئێنەکەشی ینی ماڵ و مڵکەکەشی ڕزگار دەکات. بۆچی دەبێ سالارێک بەهایەکی کەمتری هەبێ لە وتاربێژێک کە لە ناو دادگاکانە هەیە یا سیاسیەکە سیاسیەکی وتاربێژ؟ بۆ ئەم پرسیارانە دەکات. ئەگەر بەهای ئیشەکەی تۆ لەوە بێت کە ڕزگارمان دەکات لە مردن، ئەوە دەبێ ئەو شتانەش بامان بەهای ئیشەکەی تۆیان نەبێ چونکەوانش ڕزگارمان دەکەن لە مردن. ئەمە تەوان مەقتاکەیە کە من دەیخوێنمەوە لە بارەی ئەوە کە ئەو دێڵێت. ئەڵێ ئەمە لە ڕوانگەی عەقڵەوە ئاوا نییە، ئاسانی شە بەڵگەی بۆ بێنێتەوە. تۆ پێت وایە کاری ڕاستەقینەی مرۆڤەوە بێ کە زامنی تەمەنێکی درێژ بۆ خۆی بکات و کار بە هونەرانە بکات کە لە مەترسیەکان دەمان پارێزن؟ وەک ئەو وتاربێژیەی کە تۆ ئامۆژگاریم دەکەیت فێری ببم و کاری پێ بکەم بۆ ئەوەی لە بەردەم دادگادا بتوانم بۆ هەیەوە بەرگری لە خۆم بکەم. کالیکلیس بەڵێ وایە بە حەقی زۆسە و ئامۆژگاریەش ئامۆژگاریەکی باشە. سکرات دەڵێ کالیکلیس سیازیس وەرە با بزانین مەلەوانی هونەرێکی مەزنە، ینی وەکو هونەری وتاربێژی کە لە دادگاکانە ڕزگارمان دەکەن. تەمان ئێمە لەوانەیە کەسێک هەموو ژیانی بژی و زۆر کەسیشەن هەموو ژیانی ژیاوە و مردووە و نەشتوێتە دادگا، ینی تووشی دادگاییکردن نەبووتەوە. وە دەگمەنە ینی وەکو بڵێ بە هەمان شێوە هەیە ئەگەر باسی مەلەوانی بکەین هەموو ژیانی دەژی و بەڵام ڕێی ناکەوێتە بەحر، لەوانەیە جارێ بکەوێت بەڕێکەوت، لەوانەشە نەکەوێت. بە هەمان شێوە بەنسبەت دادگاشەوە لەوانەیە تۆ تووشی دادگا ببیت و لەوانەشە توش نەوێ. ئێستا سکرات لە هەموو ژیانیا تووشی دادگا نەبوو، ئەتا لە ئاخیری عمریا تووشی دادگاییکردنەکە هەتێن. یانی ئەمانە هەمووی ئەگەر شتانێک بن ئێمە فێریان ببین بۆ ئەوە ئەمە لەوانەیە عەسەن هەر پێمە پێویستمان پێیان نەبێت. مەبەستمەوەیە. ئەڵێ بێگومان نەخێر مەلەوانی هونەرێکی مەزن نییە. سکرات لەگەڵەوەشدا و هونەرە ئاوایە، بەڵام لە حاڵەتی پێویستدا ئەوانەی مەلەوانی دەزانن ئەو هونەرە لە مردن ڕزگاریان دەکات. گەر ئەم هونەرەش لە لات هونەرێکی بێکەڵکە ئەوە هونەرێکی تر هەیە لەو گرنگێکی زیاتری هەیە، ئەویش هونەری دەریاوانیە. ئەم هونەرە وەک وتاربێژی نەگەر ڕوحەکان بەڵکو جەستەکان و ماڵ و سامانیش لە خراپترینی خراپەکان ڕزگار دەکات. ئەمەش هونەرێکی ئاسایی و سادەیە، وەک ئەوەی شتانێکی سیر و لە سروش بە دەری پێکرابێت کەس شانازی پێوە ناکات و بە هونەرێکی مەزن نابیندێ. لەگەڵ ئەوەشدا هەمانە و کارەمان بۆ دەکات کە وتاربێژی لە دادگادا دەیکات. ئەم هونەرە بە سەلامەتی لە ئیجینیاوە ینی لە ئیجەوە دەمانگەڕێنێتەوە بۆ سینە.
وابزارم لە بەرامبەر ئەمەدا نیو درهەمێک دەدەین گەل لە میسر یا لە پۆنتەوە یا لە شوێنێکی دوورترەوە بە ماڵ و منداڵیشەوە بمانهێنەوە بۆ ئەسینە لە بەرامبەر ئەو کارە گەورەدا کە بۆ ئێمەی دەکەن تەنها 2 درهەم وەردەگرن یانە هەموو شتێک ڕزگار دەکەن و کەچی پارەکەی پارەیەکی کەمە ئەڵێ کاتێک خۆمان و ماڵ و مناڵمان بە سەلامەتی لە کەناری دەریاکەدا دادەبەزین ئەوەش کە بەو هونەرە و کارە گەورەیی کردووە وەک ئەوەی هیچی نەکردبێ لە کەناری دەریاکە و لە دەوروبەری کەشتەکەدا بەو پەڕی خاکەڕاییەوە بەبێ ئەوەی کەس پێی بزانێت کات بەسەر دەبات و بیل لەوە دەکاتەوە لە ڕزگارکردنی ئەو گەشتیارانە لە خنکان سوودی ڕاستەقینەی بە کامیان گەیاندووە و خراپەی بەرامبەر کامیان کردووە دوایەوە باسی شتێکی گرنگ دەکا کە جاری وا هەیە ئەسڵەن تۆ کەسێک لە مردن ڕزگار دەکەی لە جاتیەوەی چاکت لەگەڵ کردبێت بەمە کارێکی خراپت کردووە ئەگەر بێت و کەسە لە ژیانێکی زۆر ناڕەحەتا بێ مردنی پێخۆشتر بێ لە ژیان ئەمە تەمەنە لە سەر زمانی کەشتێوانەکە ئەوەی کە نەفەرەکانی پەڕاندووەتەوە و کەسەکانی پەڕاندووەتەوە ئیتر بۆ خۆی لەوێ خەریکی ئیسراحەتە و بی لەوە دەکاتەوە ئەم کەسانی ڕزگار کردووە دەبێت سوودی بە کامیان گەیان دەبێ و زەرەری بە کامیان گەیان دەبێ ئەڵێ من وا دەزانم ئەو لە توانایدا هەیە لەبەر خۆیەوە بی لەوە بکاتەوە و بگات بەوەی کە ناکرێت کەس ئەوە بزانێت ڕزگارکردنی گەشتیارەکان لە خنکان بۆ کام لەسەر نشینەکان باش بۆ کامیان خراپ بووە ئەو تەنها ئەوە دەزانێت بە گواستنەوەی سەرنشینەکان لەو بەری دەریاوە بۆ ئەمبەری دەریا نەجەستەیە کەسیان چاکتر بووە نەدەرونی کەسیش ئەڵێ لە ڕێگەیەمیشەوە کە ئەو دەیکات لە کاتێکە لە مردن ڕزگاریان دەکات بەڵام بەم لە مردن ڕزگارکردنەی ئەوان نەوایان کردووە جەستەیان چاکتر بێفەرزانەیەکێک نەخۆشە بەوەی کە ئەم کەسە لە دەریا دەیپەڕێنێتەوە و نایڵێ بخنکێ بەوە چاکی دەکاتەوە نەخۆشیەکەی چاک دەبێتەوە بێگومان نەخۆشیەکەی چاک نابێتەوە ئەو هەر وەک چۆن لەو بەرەوە نەخۆش بوو بەوەی کە بە کەشتێکەش دەپەڕێتەوە دێتە ئەمبەر هەر وەکو خۆی دەمێنێتەوە کەسێکیش دەرونی ناساغ بێ بەوەی کە لەو کەشتێ لەم پەر دەپەڕێتەوە بۆ پەر دەرونی ساغی بۆ ناگەڕێتەوە کەواتە بەمەی کە لە مردن ڕزگاری دەبێ ئەم کەسە نەجەستەی ئەگەر جەستەی نەخۆش بێ نەجەستەی چاک دەبێتەوە چاکتر دەبێت لەوەی کە هەیە نە دەرونیشی لە دادگاش کاتی ئەم کەسە بڵین لە ڕێگەی وتاربێژیەوە ڕزگاری دەبێت لەوەی حکومی بەسەرا بدرێ ئەم کەسە بەمە جەستەی چاکتر نابێ و دەرونیشی چاکتر نابێ ینی مردن شتێکە چاکی شتێکی ترە ینی کەم مرۆڤ دەمرێ بەو معنایە نە لە ڕووی جەستەیەوە چونکە مرد تەواو جەستە نامێنێت تا بڵێن خراپتر بووە یا چاکتر بوو دەروون نامێنێت تا بڵێن چاکتر بووە یا خراپتر بوو لەبەرەوە مردن هەر خۆی لە ئەسڵا ڕەبتی بە چیەوە نییە ڕەبتی بە چاکبوونەوە نییە ئیتر یاهێن ڕەبتی بە چاکبوونی هەم جەستەوە نییە و ڕەبتی بە چاکبوونی دەرونیشەوە نییە لەبەرەوە مۆزوعی چاکبوون بە تەواوەتی دابراوە لە چی لە مۆزوعی مردن و خراپبوونیش ڕەبتی بە مردنەوە نییە بۆیە مردن خۆی ئەگەر وەکو خۆی سێریکەی نەخ تایە خراپ دەبین نەتیایە چاک دەبین ئەڵێ دوور نییە لەبەر خۆیەوە بی لەوە بکاتەوە لەوانەیە لە ناو سەرنشینەکاندا کەسێکە بێت کە تووشی دەردێکی کوشندەی بێ دەرمان هاتبێت و مردن بۆ و باش بێت و کەچی ئەو لە مردن ڕزگاری کردووە و بەمەشی چاکەیەکی لەگەڵ نەکردووە هەن کەسەکە خۆی حەزی کردووە بمرێ بەڵام ئەم لە مردن ڕزگاری کردووە یعنی چی یعنی ئەوەی لەگەڵ نەکردووە کە کەسەکە خۆی
دەیەوێت لەبەرەوە ئەمە هیچ چاکەکردنێک نییە لەگەڵ کەسەکە. هەر ماماشەوە لەوانەیە لە ناو سەرنشینەکان کەسێکی تر هەبێت بەهۆی ئەو خراپانەی کە کردوویەتی دەرونی تووشی دەردێکی بێدەرمان هاتبێت و حەزی بە ژیان نەمابێت. ئایا ئەو کەسە بەوە چاکەی لەگەڵ کراوە کە لە خنکان یا لە دادگا یا لە هەر مەترسیەکی تر ڕزگار کراوە؟ نانی ئەم کەسە کاتێک کە تۆ دەی ڕزگاری دەکەی و حەزی بە مردنە کەواتە بەوەی کە ڕزگارە کردووە تۆ چاکە لەگەڵ نەکردووە، ئەگەر کرد لەگەڵ یا شتێکت کرد بە خراپە لەگەڵ کردووە، چونکە نەدێش تۆ شتێکەیە کاو دەیەوێ ڕووبدا. ئەڵە کەشتێوانەکە کاتێک بی لەوە دەکاتەوە کە کەسانێکی ئاوای لە مردن ڕزگار کردووە دەزانێ و کەسانە لە بەرژەوەندیاندا نییە بژین، چونکە گەر نەمرن و بژین بە ژیانێکی زۆر خراپ دەژین، ئەوە هەرگیز شانازی بە هونەرەکەیەوە ناکات، گەرچی بەوەی هونەرەکەشیەوە ئێمەی لە خنکان ڕزگار کردبێت. بامان شێوە کاری ئەندازیارەکانیش بۆ ڕزگارکردنی ئێمە لە مەرگ لە کاری کەشتێوانەکان کەمتر نییە و کاری سوپاسالەرەکانیش بامان شەوە. ئەوان دەتوانن بە هونەرەکەیان نەک چەند کەسێک بەڵکو خەڵکی شارێک لە مردن ڕزگار بکەن، بۆیە لەو لایەنەوە کارەکەیان لە کاری کەشتێوانەکان گەر زیاتر نەبێ کەمتر نییە. ئایا تۆ ئەم هونەرانە بە کەمتر دەزانیت لە هونەری وتاربێژی؟ ئەندازیارێکیش دەتوانێت وەک تۆ بە هونەرەکەی خۆی هەڵکێشێت و بۆ ئەمەش هۆکاری زۆری هەیە، بۆیە دەتوانێت ئامۆژگاری تۆ بکە بەوەی کە واز لە هونەرەکەی خۆت بێنیت و تۆش خۆت فێری هونەرەکەی ئەو بکەیت، چونکەەوە شورامان بۆ دروست دەکا، شتانێکمان بۆ دروست دەکا کە لە مردن دەمان پارێزی ئەندازیارە. دەشتوانێت بڵێت هونەرەکانی تر هیچ نین و تەنها هونەرەکەی من باشە و بۆ ئەمەش بۆ بەڵگە دانامێنێ، یان ئەگەر بیەوێت ساغی کاتەوە هونەرەکەی ئەو باشترە لە هونەرەکانی تر. لەگەڵ هەموو ئەمانەشدا تۆ بەکەمی دەزانیت و گاڵتە بە هونەرەکەی دەکەیت و کاتێک بانگی دەکەیت بۆ گاڵتە پێکردن بە ناوە پیشەیەکەیەوە بانگی دەکەیت، ینی دەڵێ تەنەکەچی فلان، دەڵێ فلانی تەنەکەچی، ینی بە ناوی یا دەڵێ فلانی بە ناوی پیشەکەیەوە بانگی دەکەی بۆەوەی یانەکەیت. بە هیچ شێوەیەک رازی نابی کچەکەت شوو بە کوڕەکەی بکات و رازیش نابی کچەکەت ببێت بە کچەکەی ببێ بە هاوسەرت، ینی بەکەم سێریەوانە دەکەیت. لە کاتێکا بە شتێکی گەورە سێری خۆت وەکو وتاربێژێک و وتاربێژەکان دەکەیت. ئەڵە گەر شانازی تۆ بە هونەرەکەتەوە ئەوە بێت کە خەڵک لە مردن ڕزگار دەکەیت، بە چ سوکایەتی بەو کەسانە دەکەیت کە باسم کردن؟ ئەوەندەی من بزانم تۆ بەڵگەت بۆ باشی خۆت دێنیتەوە بەوەی کە لە ڕەشلەکێکی ڕەسەنەوە هاتوویت. ئاڵای دیارە تۆ دەتەوێت لە ڕێگەی ئەمەوە خۆت دەڵکێشی مۆزوعەکە خۆتە، پیشەکەت نییە. ئەگەر پیشەکەت بێ پیشەکەی تۆ و پیشەی ئەوانی تریش هەرەمانیش دەکەنی تر لەکوێ شانازیەوەی کە تۆ دێڵی بۆ ئەو ئیشەی کە تۆ منیشی بۆ بانگ دەکەی دەڵێ وەرە تۆش فێری بە ئەمە ئیشەکانی تر هیچ نین. ئەڵێ ئەگەر ئەمەوانە بە شتێکی تر باشتری لەوان ئەویشەوەیە کە توانای ئەوە دەیە کەسانێک لە مردن ڕزگار بکەیت و ماڵ و ملکەکەیان پارێزیت، ئیتر ئەو کەسان هەرچی بن ئەوە جێگەی پێکەنینە لە پلەپایی ئەندازیارێک یان پزیشکێک یا هەموو ئەوانەی کە پیشەکەیان پاراستنی سەلامەتی ئێمە یەکەم بکەیتەوە. کالی کلیسی ئازیز، تۆ دەبێ ئاگاداری ئەوە بیت کە چاکە و ڕەسەنیەتی لەوانەیە تەنها لەوەدا نەبن کە بزانین چۆن خۆمان و کەسانی تر لە مەترسیەکان ڕزگار بکەین. ینی چاکی و ئەسالەت لە ئینسانە هەر لەوە نییە کە ئێمە بزانین چۆن خۆمان و کەسانی تر لە مردن ڕزگار بکەین. دانی ئەو ئیشانەی ئەمە دەکەنیتر ئەو کاتەوانەیەشی گەورن. بزانین لە چیایە؟ باشە کورتی و درێژی ژیان ئەوەندە دەیەنێ مرۆڤ بەڕاستی خۆی پێیانەوە سەرقاڵ بکە؟ ئەنی ئەوە دەیەنێ ئەمە سەرقاڵ بین بەوە وارێ ژیانمان کورتە ژیانمان درێژە سەرقاڵ بین بەوە هەر دایما لە مشکلی ئەمە بینەرێ دەترسم من تەمەنم کورت بێ یا تەمەنم نازانم چی بێت. ئەوەندە دەهێنێ ئەڵێ ئەوانە دەیەوێت لە ڕێگەیەمەوە بڵێ هەموو ئەوانەی کە هەن ئەو ئیشانە ینی لەوێەوە هاتوون لەو ترسەی لە کورتی و تەمەنی کورتی و درێژی تەمەن هەیە. ینی ئەمە ینی ئیشی مرۆڤ دایمە خەمی ئەوەی بێرێ زوو بمرێ درەنگ بمرێ یا دەبێ خەمێکی تری هەبێت.
ئەڵێ ئەی باشتر نییە لە بری ئەوەی دەست بە ژیانەوە بگرین ئەو کارە بدەینە دەست خوددا و ئێمەش باوەڕ بە قسەی ئەو ژنانە بکەین کە دەڵێن کەس ناتوانێت لە قەدەری خۆی هەڵبێت و دوای ئەوەش بیر لەوە بکەینەوە ئەو ماوە دیاریکراوەی لە ژیاندا هەمانە بە چ ڕێگایەک دەتوانین بە چاکی بەسەری بەرین و لە خۆشمان بپرسین ئایا بۆ ئەمە پێویستمان بەوە دەبێت خۆمان لەگەڵ دەستوری سیاسی و دەوڵەترا بگونجێنین کە تیایدا دەژین. ئەڵە لە جاتیەوەی ئەوەی کە تۆ پێوەی سەرقاڵی هەردایمە خەمی ئەوەتە تەمەنە درێژ بێت و نازانم ئەوەی کە هەیە ئین بێت ئەڵێ وا باشتر نییە ئێمەش وەکو ژنانەی ئەسی نابیرکەینەوە کە دەڵێن کەس ناتوانێت دەستکاری قەدەری خۆی بکە و قەدەری خۆی بگۆڕێ ماداماوایە با ئێمە ژوەگەوان بیرکەینەوە بڵێن کەی مردین مردین ئەوە مشکلە نییە سبەی نەیە دووس بێ 10 ساڵی ترە 20 ساڵی ترە بە ئەمە بدەینە دەست خوددا بیدەینە دەسە و قەدەرێک کە هەمانە چونکە لە ڕاستە کەس نازانی ئەمە ینی شتێکە نەزانراوە دوای ئەمەمان کرد اینجا ئیتر دەتوانین بیر لە چی بکەینەوە کام مشکلەیەمان حەل بوو ئەو کاتە دەتوانین بیر لەوە بکەینەوە ئەرێ لە ژیانە چی بکەین چۆن لە ژیانە بە چاکی بژین ئەو تەمەنەی کە هەمانە چۆن بە چاکی بیبینە سەر ئایا بۆ ئەمە پێویستمان بەوەیە بۆ ئەوەی چاک بژین ئێمە لەگەڵ ئەو سیستەمە سیاسی کە لە وڵاتەکەمانە هەیە خۆمان سازکەینەوە یعنی بەپی ئەو سیستەمە بژین بەپی ئەوە بژین کە ئەو سیستەمە داوای دەکات ئەڵێ ئەمە دەبێت بێتە جێگەی پرسیارمان ئەڵێ بە بۆچوونی تۆ بێت لەم حاڵەتەدا پێویستە ئێمە تا لە تواناماندا هەیە خۆمان وا لێ بکەین کە لە دیمۆسی ئەسینی بچین تا لێمان ڕازی بن و متمانە لە شارەکەدا بەدەست بێنین دیمۆسی ئەسینی دیمۆس وەکو پێشتر لەوانەکانی پێشوو باسمان کرد خەڵکە بەس خەڵک خۆی وەک خەڵک نا یعنی کەسێکی دیاریکراو نییە ئەو سیستەمەیە کە لە ناو خەڵکە هەیە و ئەبێت و نابێتە کۆمەڵایەتیەکان تەحدید دەکات دیاری دەکات ئەو سیستەمەیە ئەو چاوەیە کە لە ناو هەر تاکێکە هەیە بۆ مراقەبەکردنی ئەوانی تر وەکو تاکێکی کۆمەڵایەتی و سەر بەو کۆمەلگایە وەکو ئەوەی کە ئەویش پاسەوانی ئەو کۆمەلگایەیە هەر تاکێکی کۆمەڵایەتی خۆی بە پاسەوانی کۆمەلگاکە دەزانێت لەبەرەوە هەر شتێک لەویا ڕووبدا و چاودێری دەکات ئەڵێ ئایا ئێمە بۆ ئەوەی باش بژین پێویست دەکا ئێمە لەگەڵ دیمۆسی ئەسینە کۆمەلگای ئەسینە یەک بگرینەوە یانی لەژێر حکمی دیمۆساوی دیمۆس هەرچی ود ئێمە ئەوە بکەینە هەرچی پێ باش بووەوە بکەین و هەرچی پێ خراپبوونێکی ئەڵێ بەپێی تۆ بێەوەی تۆ دەیڵێت ئێمە چەند لەگەڵ دیمۆسی ئەسینا ساز بینەوە ئەمە باشە بۆچی چونکە ئێمە لە شارەکە متمانە پیا دەکەیت و فعلەن لە ناو سیستەمێکی کۆمەڵایەتیە تاکێک لە ناو ئەو سیستەمە چەند لەگەڵ ئەو سیستەمە تەبا ببێتەوە ئەوەندە ئیشی دەڕوە ئەوەندە ئەو کۆمەلگایە کۆمەکی دەکات لەو شتێکە دەیەوێت لەبەرەوە ئەوەی خۆیان لەگەڵ کۆمەلگاکە دەگونجێنن ئەوانە ئیشەکانیان دەڕوە و کۆمەلگا متمانەیان پێ دەکات بۆ نمونە تۆ خۆ چەند جێگەی متمانەبی تۆ متمانەن جێ متمانەنی بۆ خەڵک بڕوات پێ ناکە دەبێت بەو شێوازەبی کە سیستەمەکە دەیخوازێ چونکە ئەو بەڵگانەی کە لەسەر ئەوە هەیە کەسێک جێگەی متمانەیە چی دروستی کردووە ئەو بەڵگانە کێ دروستی کردووە ئەو سیستەمە دروستی کردووە بە نمونە ئەو سیستەمە دەڵێ ئەگەر کەسەکە ئاوا بوو ئەوە چییە ئەوە سقەی پێ بکە ئەگەر کەسەکە ئەوەی تیا بوو ئەوەی تیا نەبوو ئەوانەی تیا بوو ئەوە جێگەی متمانەیە کۆمەڵێ ئاماژەیە کە سیستەمەکە خۆی دایناوە ئەوەنە بەبوونی ئەمانە و نەبوونی ئەمانە ئەمە ناکاتەوەی ئەو کەسە جێگەی متمانە بێ یا ئەمانەت پارێز بێ یا قۆڵت نەبرێت
بەڵام سیستەمەکە پێت دەڵێ مادام ئەوانەی هەیە کەواتە جێگەی متمانەیە لە کاتێکە ئەمانە هیچ پەیوەندیان بەوە نییە کە ئەم کەسە کەسێکی دەستپات بێت دز نەبێت قۆڵبڕ نەبێت ینی کەسێکی چاک بێت و لە هەموو کۆمەلگایەکە کۆمەڵێ ئاماژە و ئیشارەتەن ئەم ئاماژە و ئیشارەتانە بەڵگەنین لەسەر ئەوەی کە ئەو کەسە چاکە بەڵگەن لەسەر ئەوەی کە ئەو کەسە سازە لەگەڵ چیە لەگەڵ سیستەمی کۆمەلگاکە وەسازی لەگەڵ سیستەمی کۆمەلگاکە بەچی دانراوە بە چاکی دانراوە لە کاتێکە ئەوەی ساز دەبێتەوە لەگەڵ لەوانەیە ساز بێتەوە لەگەڵ سیستەمی کۆمەلگاکە کەسێکی دز قۆڵبڕ خراپ هەر شتێک کە هەیە استیغلالکەر هەموومانەی تیابێت وەفعلەن ئەو کەسانەی کە لەگەڵ دیمۆسی کۆمەلگاکە تەماهی دەکەن ئەوانە کەسانێکن بەڕواڵەت کەسی زۆر چاک دیارن و بەڵام ئەمانە لە کۆمەلگاکار خۆی سیستەمەکە ڕێگەی پێداون ئەوەی کە باش نییە بیکەن لەبەر ئەوە لێرە مەوزوعەکە چاکە و خراپە نییە مەوزوعەکە ئەوەیە چەند لەگەڵ دیمۆسی ئەو کۆمەلگایە چی دەبی هاوشێوە دەبی یەک دەگریتەوە تۆ دەبیتە ئەو دیمۆسە ینی ئەو هەرچی وت ئەو چی کرد تۆ ئەوە دەکەیت ینی ئەوەی کە تۆ دەیکەیت لە ڕاستیا ئیتر ئەوە نییە کە تۆ دەیکەیت ئەوەیە کە دیمۆسەکە پێتی دەکات و بۆ ئەوەی ئێمە کارمان بڕوا بە ئاسانی لەناو کۆمەلگا مەساڵحەکانی خۆمان پارێزین و بتوانین ئەوە بکەین مەقبول بین دەبێت چی بکەین دەبێت ئەو پەیڕەوی لەو سیستەمە بکەین دەبێت لەگەڵ دیمۆسی ئەو کۆمەلگایە ئەو گروپا خۆمان سازکردنەوە خۆ سازکردنەوە لەگەڵ دیمۆسی ئەو کۆمەلگایش عیبارەتە لەوەی کە ئەو دیمۆسە چی دەبێت ئێمە شەوەمان بێ ڕقی لە چی بێ ئەمە ڕقمان لێ بێ حەزی لە چ بۆنێک بێ ئەمەش حەزمان لەو بۆ نەبێت ینی تەواو تەماهی بکەین لەگەڵ ئەو ئێنا ئەو دیمۆسا ئەو هێزە نادیارەی کە کۆمەلگا تاکەکانی کۆمەلگا لەناو هەموو تاکێکە هەیە واڵسوکەوت بە تاکەکان دەکات و تاکەکانیش گوایان بە من یەکەمە هێزێکە لە ناویان نایاڵس و کەوتیان پێ دەکات و هێزێکی فعلیشە فعلەن چونکە ئەم هێزە لەناو هەموو تاکەکان مراقبەی هەموو دەکات ینی لەناو هەموویان مراقبەی هەر یەکە مراقبە بەسەرەی میترەوە ئەویش مراقبە بەسەرەی میترەوە ئەمە کۆمەڵهێنەکە دووسی کردووە لە کاتێکا بە بێبوونی ئەم تاکانە و بە بێبوونی ڕەبتیان بە دیمۆسەوە لە ڕاستیا دیمۆس وجودی نامێنێ ینی دیمۆس خۆی لە خۆیان وەهمێکە لە ڕاستیا وەهمێکە ئێمە بە ئیتیفاقێکی کۆیی دروستی دەکەین ینی ئیتیفاق دەکەین لەسەر ئەوەی فلانە شت باشە لە کاتێکات بەبێ ئەوی تحقیقیشی لەکەنەرێ باشە یانە کە بوو بە باش ئەو کاتە هەر کەس لێلا بدا ئەوە ئێمە بە خراپی سێر دەکەین هەر کەس لەگەڵ یابێ ئێمە بە باشی سەر دەکەین ئەگەر بێت و کەسەکە خۆشی خراپ بێت جا ئەو دەڵێ ئەڵێ خۆمان وا لێ بکەین کە لەگەڵ دیمۆسی ئەسینی یانی پێویستە ئێمە تا لە تواناماندا هەیە ینی بە پێی بۆ چوونی تۆ بۆ ئەوەی ئێمە کەسێک بین لە شارە متمانەی خەڵکەکە بەدەست بێنین بۆ ئەوەی کۆمەلگاکە لەگەڵمان نابێت و بۆی مەساڵحەکانمان بپارێزێ بۆی پارێزراو بین بەڕێی تۆ ئەوەی کە تۆ تەسەوری دەکەی کالی کریس ئەوەیە دەبێ ئێمە و ینی تا لە تواناماندا هەیە خۆمان وا لێ بکەین کە لە دیمۆسی ئەسینی بچین تا لێمان ڕازی بن و متمانە لە شارەکەدا بەدەست بێنین بۆچی متمانە بۆی هەر ئیشەکەم هەبوو ئیشەکەم ڕوە ئازیزم ئەمە و پرسیارەیە کە دەبێت بە شوێن وەڵامەکەیدا بڕۆین ینی ئایا خۆمان لەگەڵ دیمۆسی ئەسینی یا دیمۆسیەر کۆمەلگایەک بگونجێنین لەو بچین یا وەکو بەوەی دەسەڵاتمان هەبێ مەساڵحەکانمان پارێزین یا دەبێ ئێمە فعلەن لەگەڵ ئەوەی کە حەقە کە ڕاستە ئێمە ینی ببینەوە بە یەک تەماهی بکەین ئەڵێ تۆ بۆ من و بۆ خۆت بە باش دەزانی چۆن ژنەکانی سالیا دایانوت ئێمە مانگ لە ئاسمانەوەدا دەگرینە سەر زەوی بەڵام چاوی خۆمان لە دەرزەرێ ئەوە دیارە کۆمەڵە ساحر بوون ئەو ژنانەی سالیا ئیدعای ئەویان کردووە کە دەتوانن مانگ
بێنە سەر زەوی بەڵام بۆ ئەوەی ئەوە بکەن دەبێت چی بکەن دەبێت چاویان لەدەست بدەن تەمەنە لێرە و تەشبیه دەکات دەڵێ باس لەوە دەکات کە ئێمە بۆ ئەوەی هێزەکەیە دەستمان کەوێت دەبێت شتێکەیە لە دەستی دەین ئەڵێ ئایا من و تۆش وەکو ژنەکانی سالیا بۆ ئەوەی مانگ داگرینە سەر زەوی ینی بۆ ئەوەی دەسەڵاتەمان هەبێ قبولکەین چاوی خۆمان لە دەست دەین جا ئەو چاو نییە ئەوەی کە لە دەستی دەدەی بۆ ئەوەی ئەو دەسەڵاتە لە کۆمەلگا وەرگری شتێکی تر هەیە لە دەستی دەدەی ئەڵێ ئێمە ئەوە قبولکەین ئەمە تاوان سازبوونەوەیە لەگەڵ دیمۆسا ئەڵێ تۆ ئەوە بۆ من و بۆ خۆت بە باش دەزانی چۆن ژنەکانی سالیا دەیانوت ئێمە مانگ لە ئاسمانەوە دادەگرینە سەر زەوی بەڵام چاوی خۆمان لە دەست دەدەین ئێمەش بە بەهاترینی ئەوەی لە بوونماندا هەیە لە دەستی بدەین بۆ بەدەستێنانی دەسەڵاتێکی سیاسی ینی بۆ ئەوەی دەسەڵاتێکی سیاسی بەدەستبێنین ئێمە شتێکەیە دەبێت لە دەستی بین ئەو شتە چییە چاکەیە لە ناو ئێمە بۆچی چونکە سیاست ناچارمان دەکات بەوەی لە شوێنەکە ستەم بکەین کە ستەمەکەشمان کرد لەو کاتە چی دەکەین ئەوەی کە لە ناومانە مۆزوعی چاکەیە ئێمە لە دەستی دەدەین ئەڵێ کالی کلیزگەر تۆ پێت وایە کەسێکگەیە دەتوانێت ئەو هونەرەت فێرکا کە تۆ دەکات بە پیاوێکی دەستڕۆشتووی شار بەبێ ئەوەی لە چاکە و خراپەدا لەو کەسە بچیت کە دەسەڵاتی شاری بەدەستە ئەوە بزان هەڵێت ئەڵێ ئەگەر تۆ بتەوێ وابزانی کەسێک هەیە ئەو تۆ دەخاتە ناو دەسەڵاتەوە دەسەڵاتت پێ دەدا بەبێ ئەوەی ئەنی ئەوەشی ناوێت کە تۆ لە چاکە و خراپە لەو بچیت ئەگەر وا بیر بکەیتەوە هێزێکی ئاوا هەیە کە تۆ بخاتە ناو بەرێتە ناو دەسەڵاتەوە دەسەڵاتت بداتێ بەڵام داوای ئەوە لێ نەکا کە ئەوەی کە ئەو بە چاک و خراپی دەزانێ تۆش ئەوە بکەیت ئەوە هەڵێت لەبەر ئەوە هیچ شێزێک لە هێزەکان تۆ دا و دەسەڵاتت ناداتێ ئەگەر بێت و تۆ ئەوەی کە ئەو پێی باشە پێت باش نەبێ ئەگەر خراپیش بێ ئەوەی کە ئەو پێی باش نییە تۆش پێت باش نەبێ ئەگەر چاکیش بێت هەتاوەکو تۆ ئەوەی ئەو پێی چاکە با خراپیش بێ یا ئەوەی ئەو پێی خراپە با چاکیش بێ وەک ئەو نەتەوێت ئەوە هەڵەیت بیرکەیتەوە هیچ هێزەکەیە ئەمەد بۆ بکاو ئەو دەسەڵاتت بداتێ لەبەرەوە ئەو دەسەڵاتەدا و لە بەرامبەرەوە دەداتێ کە تۆ دەبێت تەماهی بکەی لەگەڵیا ینی دەبێت ببیتەوە یەک لەگەڵیا ئەو چی ویست تۆ ئەوەت ببێت نەک تۆ چی دویست ئەو ئەوەی بێت ئەو چی ویست تۆ ئەوەت بێت ئەو چی بە چاک زانی تۆشەوە بە چاک بزانی نەک تۆ چیت بە چاک زانی ئەو بە چاکی بزانی لەبەرەوە بیرکردنەوەیەکی ئاوا لە ناو هەر گروپێکە تۆ بڵێ من وا دەکەم لەو دەسەڵاتە لەو هێزە کە من چوومەتە ناو ئەو گروپەوە وا دەکەم لە دەسەڵاتەکەی کە چاک بێت ئەوە لە ڕاستە خەو خەیاڵە لەبەر ئەوە ئەوەی کە ئەو دەیەوێت تۆ دەبێ پێڕازی بی نەک ئەوەی تۆ دەتەوێت دەبێ ئەو پێڕازی بێت ئەوەی ئەو دەیەوێت دەبێت تۆ بیکەی نەک ئەوەی تۆ دەتەوێت دەبێت ئەو بیکە لەبەرەوە ئەو کەسێک نییە ئەو هەمووانە ئەو هەموویەتی هەموو دەبێت تۆ لەگەڵیان بی نەک هەموو لەگەڵ توابن ئەوەی تۆ بە چاکی دەزانی هەموو جێبەجێ ناکە ئەوەی هەموو بە چاکی دەزانێت تۆش دەبێ وەکو هەر تاکێک لەو هەمووە چی بکەیت بە چاکی بزانی و جێبەجێکەی ئەگەر خراپ بێ یا چاک بێت ئەڵێ لەبەرەوە وا خەیاڵ نەکەیت دیمۆسێک هەیە دەسەڵاتی خۆی دەدا بە تۆ ئەگەر بێت و تۆ ئەوەت پێ چاک نەبێ کە ئەو دیمۆسە پێی چاکە و ئەوەت پێ خراپ نەبێ کە ئەو دیمۆسە پێی خراپ ئەگەر ئەمە ژوابێ کەواتە من نابێ بیلەوە بکەمەوە چی حەقە چی ناحەقە چی ستەمە چی ستەم نییە
ئەو کاتە ئەو دیمۆسە هەرچی بە چاکزانی ئەگەر من بزانم خراپیشە دەبێت خوا لە خۆم بکەم کە چاکە و ئەگەر شتێکیشی بە چاک زانی و خراپ بوو یا بە خراپ زانی و چاک بوو دەبێ من خۆم وا لێ بکەم کە خراپە ئەو شتە لەبەرەوە ئەم جۆرە لە کەس ینی کەسی ئایدۆلۆژی اعتقادی دەبێتە کەسێکی اعتقادی ئایدۆلۆژی یعنی ئەم شتانە دانراون ئیتر ئەم شتانە هینیان نییە ینی هیچ شتێک ناتوانێ وایان لێ بکە ئەگەر خراپ بوون وایان لێ بکە وەکو چاک بن یا وایان لێ بکە ئەگەر چاک بوون خراپن لەبەرەوە لە تەسەوراتی ئەم گروپە ئەو شتانە خراپن و ئەو شتانە چاکن ئیتر ئەوە نیە ئەو شتانە ئایا بەڕاستی خۆیان خراپن یا چاکن ئەمە وجودی نییە بۆچی چونکە ئەم خراپ و چاکەیە چی تەحدیدی دەکە مەساڵح یعنی ئەوەی زەرەری لێدا خراپە ئەوەی قازانجی پێگەیان چاکە ئەوەی لەگەڵ یا بوو چاکە ئەوەی لە دژی بوو خراپە وە شتێک نییە لە خۆیان چاک بێ یا لە خۆیان خراپ بێ شتێکە بەنسبەت منەوە چاکە بەنسبەت منەوە خراپ ئەو کاتە تۆ دەبێ بەرگری لە گروپەکە دەکەی و لەویاش بەرگری لە تەمەنی گروپ دەکەی لە تەمەنی ئەو گروپە دەکەی دەیهێڵیتەوە لەویاش بیل لەوە ناکەیتەوە کارێ باشە ئەمە دەبێت چی بکە بیل لەوە دەکەیتەوە چەند تەمەنی دێشکاتەوە یا چەند دەسەڵاتەکەی زیادکە بەس دەسەڵاتەکە بۆچی ئەم پرسیارە پێویست ناکا بکە اینجا شتێکی تر دەڵێ لێرە ئەمە دەخوێنمەوە و وانەکە کۆتایی پێدێنی ئەڵێ کالیکلیس گەر تۆ پێت وایە کەسێگەیە دەتوانێت ئەو هونەرەت فێرکا کە تۆ دەکات بە پیاوێکی دەستڕۆشتووی شار بەبێ ئەوەی لە چاکە و خراپەدا لەو کەسە بچیت کە دەسەڵاتی شاری بەدەستەوەیە ئەوە بزان هەڵێت ئەوەش بزانە گەر تۆ بتەوێت خۆشەویستێکی ڕاستەقینەی دیمۆسی ئەسینی بەدەست بێنی ئەوە نابێت بە لاساییکردنەوە لەو بچیت بەڵکو دەبێت بە سروشت لەو بچیت ئەمە بۆ دیمۆسی کوڕی بیرلام پیش هەر هەمان شتە ئەوە لە سەرەتا کە باسی دەڵێ من دوو ماشوخم هەیە یەکێکیان ئەوەیە و یەکێکیان ئەوەیە تۆش دوانەتەیە تەمان ئەمە حتممە ڕەمزە بۆ یەکێک لە سیاسیەکانیانی یانیڵێ بۆەوەی تۆ وەکو ئەوبی دەبێت هەر بە سروشتیش لەو بچیتە تۆش بیتە سیاسێکی گەورەی وەگەڵ ئەڵێ ئەوەی کە دەیەوێت تۆ بکە بە کەسێکی سیاسی یا وتاربێژەوە ئەو کەسەیە کە دەتوانێت وا لێ بکە وەک ئەوان بیت و ئەوەی ئەوان پێیان خۆشە تۆش پێت خۆش بێت لەو قسانەی کە دەیان کەیت کۆمەڵە فکرەیەکی تایبەت هەیە و گەریەکێک لەو فکرانە ناومۆ بێت بەوان ئەوە تووڕێیان دەکات کالیکلیسی ئازیز تۆ ڕایەکی پێچەوانەی ئەم ڕایەت هەیە یا لە بەرامبەر ئەوەدا کەوتم هیچ ڕەتدانەوەیە کرد نییە کالیکلیسی دەڵێ سکرات منیش وا دەبینم ئەوەی دەیڵێیت ڕاستە و بەڵام وەکارەکەشی نازانم منیش لەمەدا هەروەکەم و خەڵکی هەز ناکەم تەواو باوڕم هێنابێت بەوەی کە دەیڵێیت ئەلێ راوانەکە کۆتەوەی پێکەم